ئەوەی شرۆڤەی زیاتر لەسەر خۆپشاندنەکانی هەڵەبجە و هەروەها بزانین تاکەی بەردەوام دەبێت میوانداری عەلی عوسمان جێگیری پارێزگاری هەڵەبجەمان کردووە. بەڵێ کاک عەلی بەیانیت باش پارێزگای هەڵەبجە وەکو باسمان کرد جیا لە پارێزگاکانی تر ئێوە خۆتان دەچنە ناو خەڵکەوە بەشداری لە خۆپشاندانەکان دەکەن و هەروەها خۆتان بە فەرمانبەران دەڵێن با خۆپشاندانەکان بەردەوامی بێت. ئەو جیاوازیە چییە؟ بەڵێ ئەو جیاوازی کە جەنابەت باسیەکەی ئێمە بەو شێوازە نییە کە جەنابەت باسیەکەی تو ئاماژەی پێی ئێمە بۆ خۆمان پارێزگای هەڵەبجە پارێزگای پایتەختی ئاشتی هەرێمی کوردستانە لەبەر ئەو تایبەتمەندی کە پارێزگای هەڵەبجە هەیەی جیاواز لە هەموو پارێزگاکانی تر ئێمە توانیمان بە هەوڵ و هیمەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و پیاوانی ئاینی لەگەڵ هێزە ئەمنیەکان و ئستافی حکوومەت و پارێزگا توانیمان ئەوە هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە لە خوێن ڕشتن و بپارێزین و بیکەینە نمونەیەک بۆ هەموو کوردستان کە ئێمە بەڕاستی ئەو نازناوی کە پەرلەمانی کوردستان پێی بەخشیوین حکوومەتی هەرێمی کوردستان پێی بەخشیوین بتوانین وەک هەڵەبجەیی ئەو نازناوە بپارێزین. لەبەر ئەمە ئێمە بۆ خۆمان هەساین بە دروستکردنی کۆمیتەیەکی ئاشتی. ئەم کۆمیتە ئاشتیە لە بەرپرسانی حکوومەت لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و نوێنەری خۆپشاندەران و پیاوانی ئاینی دروست کراون بۆ ئەوەی کە بتوانین ئەو مسجەی ناحەقیانەی کە هەبوون و ئەو داواخوازی و داواکاریانەی فەرمانبەران و مامۆسایان هەبوون ئێمە بتوانین بە ڕێگەیەکی سلمی و بە ڕێگەیەکی ئاشتیانە بیگەینە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان. باشە کاک عەلی کەواتە دەوری ئێوە چی بوو؟ ینی ئێوە واتان کردووە کە خۆپشاندانەکان بەر بە تونند و تیژی نەچن یاخود ئەوانن کە خۆپشاندانەکان بەڕێوە دەبن؟ ئێمە بەتەنها وەکو ئاماژەم پێدا مامۆسایانی ئاینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دڵسۆزانی شار و پیاماقوڵانی شار و هێزە ئەمنیەکان بەدەستەیەکی کە ناومان نا کۆمیتەیەکی ئاشتی توانیمان نێڵین خوێن و خوێنڕێژی لە هەڵەبجە بەرپا بێ و ئەو نازناوە بپارێزین هەمومان بەیەکەوە. باشە کاک عەلی ینی لە ئێستادا دەتوانی بڵێن بازنەی خۆپشاندانەکان فراوانتر بووە لەبەرەوەی لە سەرەتادا تەنها مامۆستایان بەشداریان دەکرد. بەڵێ فەرمانبەرانیشی بەشداری تیاداکەن و هەموو جونگەکانی تر بەشداریان تێدا ئەکەن و ئێساش لە شار و شارچکانی تری کوردستانە ئەو مانگرتنەوە ئەو خۆپشاندانە ئازادانەی کە لە هەموو دنیای هەیە لە پارێزگای ئاشتیش بە شێوەیەکی سلمیانە و مەدەنیانە بگرە کاروباری هونەریشی تیا ئەنجام بدرێ ڕۆژە. باشە کاک عەلی ینی زۆر جار لە وێنەکان دەبینین ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و هەروەها ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها پەرلەمانتارانیش بەشدار دەبن لە خۆپشاندانەکان. ینی جگە لەمانە چینێکی تر بەشدار دەبێت؟ ئەلۆ بەڵێ کاک عەلی ئەگەر گوێت لە دەنگم بێت گوێم لە دەنگتە بەڵێ بەشی ئەخیری ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و هەروەها پەرلەمانتارانیش بەشداری دەکەن لە خۆپشاندانەکان. جگە لەوانە چینێکی تری پارێزگای هەڵەبجە بەشداری دەکات؟ فەرمانبەران بەشداریتیان تێدا کردووە و تایەکەن و مامۆسایان بەشداری تێداکەن و خەڵکی خوێندکارانیش دوێنێ بەشداریان تیا کردووە. بەڵام ئەم دۆخە ئەبێ بەرەو چارەسەرکردن بڕوات و حکوومەتیش لە ئاستێکی باڵایە بەڕاستی ئەبێ گوێبیستی سەرجەم داواکاری و مافەڕاوەکانی مامۆسایان و فەرمانبەران و خەڵکی شارەکە بێت. باشە کەواتە ئێوە توانیوتانە دەنگی نەڕەزایی خۆپشاندەران بگەێنن بەلایەنی پەیوەندیدار؟ ئێمە بۆ خۆمان ڕۆژانە ئەو دەنگە ئەگەێنین بەڵام ئەکرێت ئێمە لە یاداشتێکە لەگەڵ
هەم خۆپیشاندەرانە پەیوەندیەک بە بەردەوامی هەیە و پەیوەندیش جارێکە ببەسیم بۆی کە بتوانین بەیادا شتێک دەنگی خۆپیشاندەران و داواکاری خۆپیشاندەران بگەینە ئاستی باڵاتر لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی کە بە فەرمی وەڵامێکیان هەبێت. باش پێتان وایە کاگعالی ئەم دۆخە تا کەی وا دەبێت لە پارێزگای هەڵەبجە کەی داوام ئاسایی دەبێتەوە یاخود داوام ئاسایی بۆتەوە؟ داوام زۆربەی لە هەندێک شوێن دەکرێت و لە هەندێک شوێن لە ڕاستی فەرمانبەرەکان درێژەیان بە خۆپیشاندان و مانگرتن یاوەکە حەقێکی مەدەنیە لەبەرەوە ئێمە پێمان وایە ئەوە پەیوەندی بە قوتی هاوڵاتیانەوە هەیە پەیوەندی بە ئەو موچانەوە هەیە کە دوا کەوتووە و ئیشەڵا وا دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاسی باڵای ئەو بەرپرسیارەتەیە بێت کە بتوانرێت بە هەموو لایەکەوە بتوانین ئەو هەمە و قەیرانە چارەسەر بکەین و هەم داواکاری و مافی ڕەوای هاوڵاتیانی خۆشمان باشە. جگە لە فەرمانبەران مامۆسایانیش دەوام دەکەن یاخود نا؟ لە هەندێک خوێندرگا داوام دەکەن و لە هەندێک خوێندرگان داوام ناکەن. باش. تاکەی ئاساییە بەلاتانەوە ئەم دۆخە ئاوا بەردەوام بێت واتە لێپرسینەوەی ئیداری لەگەڵ فەرمانبەراندا ناکەن. ئەو سەقفە زەمەنی بەردەوامبوونە لە لای ئێمە نییە ئەو سەقفی زەمەنی بەردەوامبوونە لە لای حکوومەتە لە لای ئەنجومەنی وەزیرانە بۆی کە بە شێوازێ لە شێوازەکان وەڵامی خۆپیشاندەران باتەوە ئەو کاتێک کە خۆپیشاندەران ئیقناع بن تەسەوەر ناکەم هیچ کەسێک بێتە سەرجادە و ئەوە بکات. بەڵێ کاگعالی ینی ئەو پرسیارەم بۆیە کرد لەبەر ئەوەی پارێزگار و هەروەها چەند بەڕێوبەرێک پشگیری خۆیان بۆ خۆپیشاندانەکان نیشاندا و باسییان لەوە کرد کە ئەوانیش لە مانگی پێنجەوە موچەیان وەرنەگرتو. کێ لە مانگی پێنجەوە؟ پارێزگار و بەڕێوبەرە گشتیەکانی پارێزگای هەڵەبجە. ئێمە بەڕێوبەراتی گشتیمان جارێت نییە ئەو بابەت بەڕێوبەرەکانی لەوێن بەڵام ئێمە بەڕێوبەری فەرمانگەکان ئێمە وەکوستافی بەڵێ ئێمە وەکوستافی پارێزگار بەڵێ موچەمان وەرنەگرتووە بەڵام ئەبێ لە ئاستی ئەو مەسئولیەتا بین چونکە خۆ ناکرێ ئێمەش لە جێتێکی باڵای حکومیین واز لە کاروبارەکانی خۆمان بێنین چکە ئەوە ئاژا و پێشێوی زیاتر و زیاتر دروستەکە بەڵام لە مەوازعی پشتگیری پشتیوانی لە داواکاری و مافەڕاوەکانی فەرمانبەران و مامۆسایان بەڵێ ئێمە لەگەڵ داواکاریەکانیان و داواکاریەکانیان حەقن و هەموو کەسێکیش ئەو حەقت دەزانێت بەڵام ئەبێ لە ئاستی و بەرپرسیارەتیا بین کە بتوانین کارێک بکەین هاوڵاتیان سەرجەم هاوڵاتیان بە گشتی زەرەر نەکەن. باشە کاکعالی باس لەوە کرد کە کۆمیتەیەکتان پێگەینەوە بۆی تونند و تیژی ڕوو نەداتن پێتان وا بوو ینی تونند و تیژی ڕوودەدات یاخود دەستی حزبێکی لە پشتەوە بێت؟ ئێمە بۆ خۆمان لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی کە نازناوی پایتەختی ئاشتیمان وەرگرتووە لەبەر خۆشەویستی شارەکە و لەبەر ئەوەی کە ئەو شارە بە چەندین دەست لی دراوە لە ڕابردوودا و باجێکی گەورەی یاوە نیشانە و ڕەمزی مەزلومەتی گەلی کووردە لەبەر هەموو ئەمانە ئێمە ئامادەکاریمان کرد بۆ ئەوەی کە ئەگەر تونندی تیژی ڕوو نەدات و ئەگەر خوا نەخواسە پەلاماری بارگای لایەنێکی سیاسی بدرێ ڕەدڵفعل نەبێ خۆشبەختانە توانیمان بە هۆڵی هیمەتی هەموو لایە کۆنتترۆلی ئەو بابەتە بکەین و وای لێ بکرێت کە نیشانەی حەزارێتی ئەم شارە جارێکە نیشان بدرێ و بتوانرێ خۆپیشاندانەکان بە شێوازێکی سلمی مدەنیانە بەڕێوە بچێت. باشە گومانتان هەبوو لەوەی کە کارێکی لەو جۆرە لە پارێزگای هەڵەبجە ڕوودەدات؟ تۆ بۆ هەموو ئەم پێشهاتانە ئەبێ ئامادەکاری بکەی و ئەبێ گومانت هەبێ لە هەموو شتێک بۆ ئەوەی کە بتانی ئامادەکاری بکەیت و ڕێگری بکەیت. بەڵێ کاک عەلی دوا پەیامی جەنابتان وەکو جێگیری پارێزگاری هەڵەبجە چییە؟
ئێمە پێمان خۆشە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیە هەوڵی جدی بات بۆ ئەوەی کە بتوانرێت داواکاری و مافی ڕەوای ئەوەی کە داوا ئەکرێ دابینی بکە و پەیامی ئاشتی و ئاشتەواییش بۆ سەررجەم لایەنە سیاسەکان کە بتوانن بگەنە ڕێککەوتنێک کە ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕاستی کە دەریاویشتەی ڕێک نەکەوتن و دەراویشتەی ئەوە بۆ کە ینی نەیانتوانیەوە بگەنە سازانێ یا بکەونە ڕێککەوتنێک لەسەر هەموو بابەتەکان و هیوادارم کە ئەم بابەتە کۆتایی پێبێت بۆ ئەوەی کە خەڵکی گەلی کوردستانیش بتوانن بە ئاشتی و ئارامی و خۆشگوزەرانی لە ئایندەیە بژین. بەڵێ علی عوسمان جێگەری پارێزگارێ هەڵەبجە لە ستۆدیۆ مێلباژێر هەڵەبجە گەلک سپاس بۆ شرۆڤێنتە بەڵێ